وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ئاگاداریەک ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە دوێنێ کە لە سەرجەم خوێندنگاکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ وانەی یەکەم تەرخان بکرێت بە پشتگیریکردن و شیکردنەوەی دۆخی ڕۆژئاوای کوردستان و فێرکردنی زیاتر و مەسەلەن تیشکخستنە سەر بابەتەی کە نیشتیمان پەروەری و فێری خۆڕاگری و مافی ڕەوای گەلی کورد فێری با بڵێن بە تایبەت زیاتر منداڵەکان بکرێت ئەوانەی کە لە قۆناغی سەرەتاییدا خود دەخوێنن ئەم هەنگاوە دوای ئەوە دێت کە خۆت دەزانی ماوەیەکە گرژێ و ئاڵۆزی زۆر لە ڕۆژئاوای کوردستان هەیە ژمارەیەکی زۆر شەهید و بریندار هەیە لە ڕۆژئاوای کوردستان خەڵکێکی زۆر ئاوارە بووە ئەو هەواڵەی دوێنێ ناخی زۆر کەسی بەڕاستی هەژاند کە چەند منداڵێک لە کۆبانێ لەناو سەرمادا لەناو بەفردا ڕقبوونەوە ئەم هەنگاوە دوای ئەوە دێت لە ئێستادا وەک دەزانن یەک دەنجێکی زۆر هەیە لەناو کورد بە شێوەیەکی گشتی پشتگیری و پشتیوانیەکی زۆر بەدیەکرێت زامن ئێستا لە خوێندنگەیەکەم لە خوێندنگەی ڕەهەندی بنەڕەتیم لە شاری هەولێر ئەمەیە بڕۆمە ژوورەوە لە نزیکەوە قسە لەگەڵ مامۆستاکە بکەم و وێنەی منداڵەکانیشتان بۆ بگوازمەوە بزانم بە شێوازێک ئەم وانەیە ئەڵێنەوە و شێوازەکەیان چۆنە ئەمەیەکە کەلامتانە سڵاوتان لێبێت بەیانیتان باش سڵاو مامۆستا ئەگەر پێمان بڵێ ئەموانەیە چۆنە چیتان کرد و ئەمڕۆ چۆن سەرەتا بەخێر هاتنتان دەکەین دەستان خۆشبی وانەی ئەوڕۆمان لە سەر پشتگیری ڕۆژئاوای کوردستانە بەڕاستی ئەمە وەکو پەروەردە پێویستە منداڵەکان ئاوا ڕابینین کەوە چۆن باو باپیرانمان ئەمەیان فێر کردێ لەسەرەوەی کەوە بەرگری لە خاک و نیشتیمانمان بکەین کە خاک و نیشتیمانی خۆمان خۆش بێ ئێمەش پێویستە ئاوانەوەکانمان فێر بکەین کەوە خاچی کوردستان یەک خاکە هەمومان دەبی پێویستە بەرگری لێ بکەین پێویستە خۆشمان بووێ و پێویستە هەڵوێستمان هەبی بەرامبەر هەر تاکەچی ئەگەر بێت و دوژمنایەتیمان بکە لەسەر ئەو خاک و نیشتیمانە باشە ئەمە پۆلی چەندە ئێمە ئێستانی پۆلی 5 منداڵان ئەو خوێندکارانی لێرە تا چەند دڵیان پێخۆشە تا چەند با بڵێن بەدەمی ئەم هوانەیە زۆر دڵیان پێخۆشە لەبەرەوەی هەر تاکە چیما ئەگەر لە منداڵە و ئەگەر گەورەیە و ئەگەر پیرە و ئەگەر هەر هەمومان بەڕاستی زۆر دڵگرانین بە مەسلەی ڕۆژئاوا پەیامە چشمان هەیە قوتابیەکان هەیتیان هەستا هەمویان بێکەوە دەرێن وەکو پشتگیریەک ئەگەر بتوانین بێک قسەشبی بێک و شێژبی بێک هاوکاریبی پشتگیری لە کوردانی ڕۆژئاوا بکەین ئێستاش قوتابیان پەیامەکە دەگەینن سوپاس ماندوونە بی دەستت خۆش بێ سارا من هەوڵەدەم لەگەڵ بەڕێوبەری خوێندنگەکەش قسە بکەم مامۆستا ڕێبازم لەلایە ئەگەر بێت تێرە سوپاس دەکەم مامۆستا سڵاوت لێبێ تا چەند گرینگە ئەموانەیە بەردەوام بێت و بەردەوام لە خوێندنگاکانەوە هەبێت بەڵێ سڵاو لە خۆتان زۆر بەخێر بێن سەرچاوان ئێمە لەسەر ڕاستپاردەی وەزارەتی پەروەردە کە دوێنێ گشتاندنی بۆ کرا بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن کامڕۆوانەی یەکەم تەرخان بکرێت لەسەر پشتگیری ڕۆژئاوای کوردستان و خۆشەویستی نیشتیمان و گرنگجیدان بە پێکەوە ژیان تامان کات خۆی کە ڕووسەکان بەسەر ئەڵمانەکاندا سەرکەوتن یەکێک پیرۆزباییان لێکرا بەڵام یەکێک لە سەرکردە و جەنەڕاڵە هەرا دیارەکان گوتی پێویستە پیرۆزبایی لە مامۆستا بکەین لەبەرەوەی مامۆستایە ئەو تاکەی بنیاد نایە بۆیە ئێمە ئەرکێکی زۆر قورسمان لەسەرشانە ئێمە تاک پێدەگەێنین بۆ داهاتوو بۆ نێو کۆمەلگا بۆ ناودام و دەستگاکانی حکوومەت بۆ شەقام و بۆ کوچە و کۆڵانەکان بۆیە گرنگە هەر لە سەرتاوە ئەو تاکە لەسەر خۆشەویستی نیشتیمان و گرنگی پێکەوە ژیان بنیاد بنین ئەم ڕۆژ ئێمە ئەوە لە ڕۆژەکانی دیکەش لە ڕۆژانی پێنجشەمەش کە ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵای کوردستانە بەردەوام گرنگی بە بۆ نەتەوەیەکان دەدەین گرنگی بە هەموو ئەو شتانە دەدەین کە لەسەرمان پێویستە چەند گرینگە وەزارەتی پەروەردە بە ڕسمی با بڵێن وانەیەک تایبەتمەند بکا بەو بابەت خۆی ئەگەر وانەیەکی تایبەتمەندیش نەبی لە هەموو بابەتەکان چ بەهای دەڵێت بەها کۆمەڵایەتەکان یاخود بابەتی کۆمەڵایەتی یاخود کوردی ئەو بابەتانەی تێدایە یعنی متەنەوع لە هەموو بابەتەکان لە پەروەردەی ئیسلامی هەموو باز لە خۆشەویستی نیشتیمان و گرنگی پێکەوە ژیان دەکا بەڵام ئەگەر بێت و بابەتێکیش مختصبی بەو بوارە ئەوە باشترە سوپاس کە لەگەڵمان بووی مامۆستا من سارە هەوڵەدەم لەگەڵ خوێندکارێکیش قسە بکەم سڵاوت لێ بێت چۆنە ئەموانەیەت بەلاوە چۆنە وانەیەکی زۆر باشە چکە لە سووریا زۆر کورد شەهید کرا زۆر کوردمان شەهید کرا و ئاوارە کرایە ینی زۆر کوردمان شەهید کرایە و ئاوارە کرایە و بێجێ بنە و شوێن و جیان نمایە و تاکو دوونێش دوو منداڵ لە برسا مردن
لە برسا مردن و بۆیە ئەوەیە پێویستە ئێمە پارێزگاری لە کوردی ڕۆژئاوا بکەین. دەستەکانت خۆش بێ سوپاس. بەڵێ وەک ئەوەی کە بینیتان سارە بەڵێ. ئەوە خوێندنگەی بناڕەتی ڕاهەندی بناڕەتیە وەک ئاماژت پێدا لێرە خوێندکاران بە شێوەیەکی گشتی بە هەستێکی نیشتیمان پەروەریەوە پشتگیری خۆیان دووپاتەکەنەوە وەک مامۆستایانیش ئاماژەیان پێدا زۆر گرینگە کە لە ڕۆژانی دیکەش ئەم با بڵێن وانەیە ئەم هەستە نیشتیمان ڕامان ویستم ئەو پرسیارە بکەم کە جیاواز لە وانەی کە وانەیە یەکەم تەرخان کراوە بۆ ئەم بابەتە هیچ چالاکیەکی تر ئەنجام درراوە لە قوتابخانەکان واتە لەو قوتابخانەی بەتایبەتی کە ئێستا تۆی لێ بۆی کە قوتابیان لە ڕێگەی ئەم چالاکیانەوە زیاتر ئاگیان لە بارودۆخەکە بێت و کە ببینین دەیبینن کە هەرگیز بیریان ناچێتەوە. بەڵێ من پێشتریش پرسیارم کرد بەڵێ لە سعاتەکانی داهاتوودا لەو خوێندنگەی کە منیشی لێم و لە خوێندنگاکانی دیکەش لە شاری هەولێرەوەی کە من پرسیارم کردووە لە سعاتەکانی داهاتوودا چالاکی با بڵێن زۆرا و زۆر بەڕێوەچێت بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئەوە جگە لە کوانەی یەکەم کە تایبەتمەند کراوە بەو بابەتە ئاڵای کوردستان بەرزەکرێتەوە یان بە شێوەیەکی گشتی بەیەکەوە سرودی نیشتیمانی و لە بەرکردنی جلوبەرجی کوردی هەتا لە زانکۆکانیش من ئەوەم بەدی کردووە کە کچەکان بە کەزیەوە ئەڕۆنە خوێندن زانکۆکان و خوێندنگاکانی دیکە ئامادەیەکان یان بەجلی کوردی یان بە بەستنی شاڵ و هەوری کوردەواری کە نەخشێکی کوردەواریە ئەڕۆنە خوێندنگاکان و با بڵێن پشتگیری خۆیان دەڕەبڕن هەر یەکە و بە شێوازێک هەیە بە زمانی جەستە و شێوازی هەیە بە نووسین و وانە ئیتر بە شێوەیەکی گشتی چالاکیەکان بەو شێوەیە و لە سعاتەکانی داهاتووش بەڕێوەچێ بەڵام بەهۆی ئەوەی کە پلەکانی گەرما نزمن لە ئێستادا بەیانیان زوو لە وانەی یەکەمدا زیاتر ئەو چالاکیانە خراونەتە دوای سعات دەین بەیانیەوە.